هجان بارمانجا جنزیک هایداربون لسراو شاواریان لسنور پارێزگا هەولێرێ گەهاندنا ئالیکاریان ji بووان پارێزگارê هەولێرê bi wekalet û tîmeke din pêraye serdana kempa herşim kirine zerdeşt hemê werdigirim ka bizanim kî bi parêzgarê hewlêrê bi wekalet raye û ew alîkariyên pêşkêş dikin çi ne zerdeşt. دم باش ایمان جبو جنزیک و شوپاندران روشا کوشبران تایبت لناف کامپین کوشبران عراقیان کلهری ما کردستان دیمنن اونها از لکامپ هرشم میال هولی کوبری دمکه چندین کروان هاتن شوتاندن پارێزگاری هەولێرê bi wekalet di heman demê de qaîmeqamê Hewlêrê dezgah xêrxweziya Barzanî Konsilê Giştî ya Îmaratê nûnerê û ên li vê derê alîkariya wan koçberan dikin ew koçberên ku malên wan şewitiyanî berî niha bi şorta kehrebê li vê derê hevkarê min heger meriyan pêşan bide wek min amaje pê kir tîmên ser bi dezgeha xêrxweziya Barzanî ve Konsilê Giştî ya Îmaratê parêzgarê Hewlêrê bi wekalet qaîmeqamê Hewlêrê nûnerê û ên ez dixwazim ji nêzik ve da armanca ve çalakiye bizanbım de brez hemen qadir ve ku parêzgarê Hewlêrê bi wekalet digelmin be kakî min em rastoxone ama jî serekê em çalakiye heger bû me rom bikî. بله زۆر سپاس ئیمڕۆ بە ئامادەبوونی جەنابی قونسوڵی گشتی دەوڵەتی ئیمارات و بەڕێز قایم و بەڕێوەبەری ناحیە و بەڕێزان لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە و دەستگای خێرخوازی بارزانی و ئیدارەی کەمپەکە و EGCC لە پارێزگای هەولێر کەوا ئێمە پێشماوەیەک چەند سێ خانەوەدە لێرە ماڵەکانیان سوتا بە سوپاسەوە بەڕێز جەنابی قونسوڵی ئیمارات کە ئەرچی ئەوەی کێشە کە سێ کەرەڤانیان بۆ دابین بکە لە ماوەی ڕابردووش کە هاوکاریەکی زۆری پارێزگای هەولێر و کەمپەکانی ئاوارە و پەنابەرانیان کردیە لە سنووری پارێزگای هەولێر و لە هەموو کوردستان بۆ ئێمە ئیمڕۆ هاتین لێرانە لەگەڵ بەڕێزیان بەشدار بنکەوە بە چاوی خۆمان ببین چۆن بتوانین هاوکاری ئەو سێ خانەوادەیە بکەین و هاوکاری تەواوی ئیدارەی کەمپی هەرشەم یەک بکەین کە لە کەم و کوڕەکانیان بپێچین و بزانین کێشە و گرفتەکانیان چییە. حضرة القنصل حابين ناخذ رأيك عن هذه النشاط وشو هو الهدف الرئيسي من هذه النشاط؟ بسم الله الرحمن الرحيم. أولا أؤكد على تأكيد دولة الإمارات العربية المتحدة في استمرار دورها في تقديم المساعدات ومد يد العون إلى الأخوة النازحين اللاجئين في إقليم كردستان. نحن وجودنا اليوم تأكيد على هاتوین بۆ ئێرە بۆەوەی کە پشتیوانی بەردەوام بۆ ئەم چین و توێژەی ئاوارەکان دووپات بکەینەوە هەروەها بۆ جەختکردنەوە لەسەر پەیوەندیەکانی ئیمارات لەگەڵ هەرێمی کوردستان و عێراق بەگشتی لێرەشەوە دەمەوێت سوپاسی سەرکردایەتی هەرێمی کوردستان بکەین بۆ لە باوەشگرتنی ئەم هەموو ئاوارانە ئەمەش پەیامێکی ئاشتی خوازانەی هەرێمی کوردستانە بۆ گەلانی دیکە لە پێناو جەختکردنەوە لەسەر پێکەوە ژیان و بەیەکەوە ژیانی ئاشتیانە لە نێوان گەلاندا هەروەها زۆر سوپاس بۆ پارێزگاری هەولێر و پارێزگای هەولێر بەگشتی و ڕێکخراوەکان و دەمەوێت دووپاتیەوە بکەمەوە کە ئیمارات لەگەڵ هەرێمی کوردستان هاوبەش دەبێت هەمانجی کار دەبێت بۆ بەهاناوەچوونی ئاوارەکان بە شێوەیەکی فراوانتر لەگەڵ هەرێمی کوردستان هەمیشە لە ئامانجیدا دەبین. زۆر سوپاس بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان و هەروەها حکوومەت و گەلی کوردستان کە هەمیشە باوەشیان کراوەیە بۆ ئاوارەکان و ئێمەش بەردەوام دەبین لە پێشکەشکردنی هاوکاری و کۆمەک بۆ هەولێرê dezgah xêrxwazê Barzanî bi Kurtî bû me bêjî ji bilî vê çalakiyê de îro çi çalakiyên we hebin beheveş ڕاستی ئەڤڕۆ سەر بابەتێ باس کرا ینی ماوەی ڕابردووەندە کەرەوانە سۆتن کەمپێ بجاب سپاس و با قنصل گشتی امارات و جناب جگیری محافظ و EJCC او کروانه هات ندابین کرن و اف خلکشیا مثلا چتد ناف کروانه دا سپاسی آن کن گلک تایبت جناب قنصل گشتی امارات که هر دم هاریکار و پشتوان دزگای بوه با خدمت کردن آواره و پنابره گلک سپاس. بله ایمان تدید کوم هەگەر ئەفکارێ من ماریوان پێشەمەدە ئەv قۆنسلê گشتیê ئیماراتê digel parêzgarê Hewlêrê bi wekalet qaîmeqamê Hewlêrê rêvebertiya ofîsa Hewlêrê ya tîma dezgehên xêrxweziya Barzanî digel nûnerê û ên kerevaneke nû ji bo ew koçberên Iraqî yên ku kampên kerevanên wan berîna hatibûn şewtandin rastî şewatê hatibûn alîkariya wan dikin û li vê kampê jî dê çendîn kerevanan bidine wan koçberan û li çendîn kampên din yên koçberan û penaberan jî dê çalakên vî rengî hebin. باشه زردشت همه گلک سپاس.